چوومە نێو یەکێک لە ئارایشگاکان، بەڵام خاوەن ئارایشگا دەیگوت دەزانین کە گوێچەڵی سێکسی بە مشتەرەکانمان دەکرێت، بەڵام مشتەرەکانیشمان خۆیان باسی ناکەن و دەیشارنەوە. يعني كيف مشتري تيتا ليرة تأكيد نالي من وتشتانا مها أو مها يعني باسی ناکە ليش إنه بحسناك يعني قسناك إنه قال المشتري أو برسيارة لبي التاكسيان برسيار بي چوومە نێو ئارایشگایەکی دیکە، لەوێ خاوەن ئارایشگاکە حاڵەتەکانی بۆ باسکردم. بەڵێ ئەمە لە پێش ساڵۆنەکان هەر سایق تاکسیەکانە وێسن مەسەڵەن هەیە هەندێک سایقیانە مەسەڵەن معادل لێران مەسەڵەن مختص بەم ئێران لە ساڵۆنەکانی تریش هەر هەن، بەڵام ئەوەی کە مەسەڵەن زۆربەی مشتریەکان نازام لەگەڵ یانە تەنسیقەکان دێنە دوویان نازام ئەو شتانە یعنی ئەگەر زەختیان لێ بکەن و نازانم شتێک بێ مەشاکلێک بێ لە بینی سایق و ئافرەتەکان ئەوانە نازانم یان هەستەکەی مەسەڵەن بە تایبەتیان لە بەردەم ساڵۆنەکانە تەکسیەکانە وەستن بۆی ئافرەتەکان بچنە دەرەوە بووە من یەک دوو مشتری بەرادەری خۆم بۆ کچایەکی بەڕێزن چینەدە دەرەوە مەسەڵەن ساری سایقی ساری تاکسی بوون لە پێش دەرکێ وتیانەوان زانن ئێمە لەو ئافرەتانەی کە ببوورە کە دەرەچنە دیسکۆوانە خۆ هەر کەس هەر ئافرەتێ لە ساڵۆن دەرچێ خۆی جوانکە بەوە نییە کە حتمما مەسەڵەن ئافرەتێکی بێڕێز بێ وتێتی زۆر چیان پێوتۆ مەسەڵەن تاکسێکە وتێتی تۆش مشتری ئەوەی تو نازانم چی هەندێک پرسیارهایی ناشرین ئەیژوتێتی لە جاوێتێ کاکە ڕێزی خۆت بگرە ئەو بزانێتەوە بە بەرامبەرەکە دەوەڵ بناسە جا ئەو پرسیارانە لێ بکە. ئەوتوێ سایق تەکسیەکان زۆر تەحەڕوش و ئەوە ناکەن بە ئافرەتان وایە؟ زیاتر خەڵکی خۆیانە ناسن تەسەڕوفاتی و مشتریە چۆنە یەکی خۆیانیان ناس ناتوانن شتە بکەن یعنی کەوتۆتە سەر خۆتان وەکو ئافرەتان، یعنی ئەگەر تۆ ڕێگەی پێ بێیت ئاوهایە باشە زیاتر کامچینەیانن یعنی کامان گەنجەکان زۆر باشن گەنجەکان باشن ئەی کامانە خراپن تەمەنیە زۆر نازانم من سیقەم پێی نییە